سڵاوتان لێبێ هیوادارم باش بن. خۆشحاڵ بووم کە بە توێژینەوەیەک لەگەڵ هاوڕێیانم دکتۆرە هەرمن و دکتۆرە سارە قادر لەم کۆنفرانسەیە بەشدار بووین لە ڕاستیە و جێی خۆیەتی دەستخۆشی لە برای بەڕێزم کاک دکتۆر شوان بکەم. بەڕاستی ئەمەرکەی ئەم پێهێستا ئەتوانم بڵم بە تەنها خۆی بووە بە جامعەیە گەم شتانە ناکرێت لە ڕاستیە. یعنی هەتا ئینسان خۆی زۆر جار ئامادەکاری کۆنفرانسێ نەبێ، زۆر جار هەست بە قورسایی ئەوەرکە ناکە کە گرتوێتە سەرشان و زۆر سوپاس. دیارە هاوڕێیان من لە ڕاستیە قەرار بوو دکتۆرە هەرمن پێشکەشیکا، بەڵام بەهۆی ئەوەی توێژینەوەیکی تریان هەبووە بزانام دوێنێ تەقدیمی کرد بوو. ئەمڕۆ من لە خزمەتان نابووم بۆ پێشکەشکردنی توێژینەوەیک بە ناونیشانی نەبوونی یاسای دیجیتال میدیا و کاریگەری لەسەر پشێوی میدیایی لە هەرێمی کوردستاندا. دیارە کێشەی توێژینەوەکەی ئێمە لەوە سەرچاوی گرتووە کە ئەمڕۆ هەمومان لە کوردستان هەست بە جۆرێک لە بۆشاییەکی یاسایی زۆر گەورە ئەکەین لە کوردستانە و هەست بە پشێویەکی زۆر گەورەی میدیایەکەین، هەست بە فەوزایەکی زۆر گەورەی میدیایەکەین لە هەرێمی کوردستانە کە لە ڕاستیە لایەنە پەیوەندیدارەکان نە وەزارەتی ڕۆشنبیری خۆی بە بەرپرس دەزانێ، نە حکوومەتی هەرێم، نە ڕۆژنامە نووسان، نە ئەو شوێنانەی تریش کە میساقی شەرەفی میدیایانەیە خۆیان بە بەشێک لەم کێشەیە ئازانن. لەبەرەوەی جۆرێک لە فەوزایی لەگەڵ ڕێزما و بۆ ئەو کۆنفرانسە ئەتوانین بڵێ جۆرێک لە بەرەڵاوی بێسەروبەرەی لە کوردستانە لە میدیای کوردیا ئێستا بڵاو بووێتەوە، بە تایبەتیش لە چییە؟ لە دیجیتال میدیایە. دیجیتال میدیاش زیاتر ئەو پەیجانەی کە بێدایک و باوکن و بێخاوەنن و بکەرنادیارن و لە ڕێگای جێراوجۆر و شێوازی جۆراوجۆرە تەمیل ئەکرێن و پارەدار ئەکرێن بەبێ ئەوەی بزانێت سەرچاوی داهاتیان چییە، بەبێ ئەوەی بزانرێ ئامانج لە دامەزراندنی ئەم پەیج و ئەم ئەکاونتە بێدایک و باوکانە چییە. دیارە بە هەموو جۆرەکانی دیجیتال میدیاوە کە ئێمە وەکو سامپڵی توێژینەوەکە وەرماگرتووە. هەرچی ئامانجی توێژینەوەکەمانە بۆ ئەوە بۆ کە بزانین نەبوونی یاسای دیجیتال میدیا کاریگەری هەیە لە کوردستانە لەسەر پشێوی میدیایی. چونکە دکتۆر هاوڕێژ وەکۆی من ئاگادار بم باسی لە یاسای ژمارە 35 ڕۆژنامەنووسان کرد، بە هیچ شێوەیەک باسی دیجیتال میدیای تیان نییە. یاسای مافی بەدەستهێنانی زانیاری بە هیچ شێوەیەک باسی دیجیتال میدیای تیان نییە. یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی باسی دیجیتال میدیای تیان نییە. بۆیە ئێمە ویستومانە بزانین ئایا نەبوونی ئەم یاسایە لە ڕوانگەی مامۆستایانی ڕۆژنامەنووسی یان ئەو مامۆستایانەی کە لە بواری میدیایەوانە ئاڵێنەوە لەگەڵ ڕۆژنامەنووسانە لە هەرێمی کوردستانە لە ڕوانگەی ئەوانەوە نەبوونی ئەم یاسایە هۆکارە بۆ فەوزایی کە دروست بووە. دووەم دەرخستنی ڕای مامۆستایان و پسپۆڕانی بواری میدیا و ڕۆژنامەنووسان بۆ ڕادەی زانینی بوونی گرنگی یاسای دیجیتال میدیا لە هەرێمی کوردستانە. واتە خاڵی یەکەم ئەوەی ئێمە بزانین ئەو فەوزایی کە دروست بووە لە هەرێمی کوردستانە هۆکاری نەبوونی یاسای دیجیتال میدیایە. و خاڵی دووەمی ئەوەیە بزانین ئایا بوونی یاسای دیجیتال میدیا ئەتوانێت ئەو کێشانەمان بۆ چارەسەرکا کە ئێمە بەدەستیەوە ناڵێنین. دواترە چینە سەر گرنگی توێژینەوەکە. تەبەن ئەمە باشتر کە بەشێک لەم هاوڕێیانەی تریش توێژینەوەیان کردووە لەو مەجالەیە، بەڵام ئەم توێژینەوە ئەتوانێت دەرفەتێک بڕەخسێنێ بۆ ئەوەی ئێمە وەکو کاکدکتۆری ژاماژەی پێکرد بە هەموو لایەک، بە وەزارەتی ڕۆشنبیری، بە وەزارەتی ناوخۆ، بە ڕۆژنامەنووسان، بە میدیاکاران، بە مامۆستایانی زانکۆ، بە هەمومان بتوانین کارێک بکەین کە یاسایەکی تایبەتی دیجیتال میدیایی لە هەرێمی کوردستانە لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە کە کاری تەشریعاتی و دەسەڵاتی تەشریعیە لە هەرێمی کوردستانە بتوانین ئەم یاسایە دابڕێژینەوە. بەڵام یەک شتێک زۆر گرنگە نەبێتە هۆکاری قەتیسکردنی ئازادی بیرۆڕە لە هەرێمی کوردستانە. چکە ملێتان ناشارمەوە کاتی خۆی لەگەڵ یەک دوو برادەرە پرۆژە یاسایەکمان تەقدیم کرد بۆ پەرلەمانی کوردستان. دوو پرۆژە یاسا بوو. پرۆژە یاسایەکیان یاسای ڕێخستنی ڕیکلامی بازرگانی دکتۆرە چیاشمان لەگەڵا بوو. ئەوە الحەمدولیلا پەسەند کراوەسە لە پەرلەمانی کوردستان کاری پێکرێت ڕیکلامی بازرگانی، ئەوش جۆرێک لە فەوزای پێوە دیار بوو. لەگەڵ یاسای ڕێخستنی دیجیتال میدیا لە هەرێمی کوردستانە، بەڵام دوایی بۆمان دەرکەوت هەندێک جار هەیە ئەگەر وریان نەبین ئەو یاسایە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە هۆکارێکە بۆ ئەوەی هەندێک لایەنی سیاسی ڕەنگە بەکاری بێنێ بۆ قەتیسکردنی ئازادی بیرۆڕە لە هەرێمی کوردستان و لە ڕێگەی ئەو یاسایەوە
ئەو ئازادی میدیایی کە هەیە ئەوەش نەهێڵێت بۆیە ڕامانگرت بەڵام ئەکرێت لە ئایندەیە کاری لەسەر بکەین بۆ ئەوەی نەبێتە هۆکاری زەوتکردنی ئازادی بیرڕا و لامان کاتیشا سنوورێک بۆ ئەم فەوزا و بێسەروبەرەیە دابرێت کە لە هەرێمی کوردستانایە. میتۆدی توێژینەوەکە دیارە توێژینەوەکەی ئێمە لە جۆری وەسفی شیکاریە ئامرازی فۆرمی ڕاپرسیمان بەکارێناوە لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی گوگل فۆرمەوە و 250 فۆرمان دابش کردو بەسەر چیە بەسەر مامۆستایانی زانکۆ ئەوانەی کە لە بەشی میدیاوان ناڵێنەوە لەگەڵ ڕۆژنامەنووسان لە پارێزگاکانی هەولێر دۆهۆک سلێمانی هەڵەبجان لە کۆی ئەو فۆرمانەی کە بەدەستمان گەیشتوێتەوە 182 فۆرمان بە سەلیمی بەدەست گەیشتۆتەوە باقیەکەی هەنێکیە بۆ کەم و کورتی تیابووە و هەندێکی تریشی هەبووە خۆتان نەزان بەشێک لە مشکلی توێژەرانەوەیە کە فۆرمەکان وەکو خۆی ناگەڕێتەوە بۆیان بۆیە ئەم توێژینەوەی ئەمە لە سەر 182 کەس لە مامۆستایانی زانکۆ و هەروها لە ڕۆژنامەنووسان وەرگیراوە ئەوم باس کرد دکتۆر جام ڕێتە دوایەوە. ئامرازەکانی توێژینەوەش هەر گوگل فۆرمان بەکارهێناوە لە ڕێگەی ئەوەی ئاماری SPSS بۆ کۆکردنەوەی داتا و زانیاری و ئەناڵێزەیزکردنی بە کورتەکەی گەیشتوینەتە کۆمەڵێک دەرەنجام یەکێک لەو دەرەنجامانە دەرکەوتۆ کە بەشێکی زۆری بەرتوێژان هاوڕانین لەگەڵ ئەوەی دامەزراوە میدیایەکانی هەرێمی کوردستان وابەستن بە یاسا کارپێکراوەکانی میدیاوە واتە بەشێک لە پسپۆڕان پێیان وایە ئەو یاسایانەشی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەشێکیان وابەستە نین پێیەوەی بۆیە پێیان وایە ئەگەر بێت و یاسای دیجیتال میدیاش دابنرێ ئەو کاتە لە ڕاستیان ناتوانێت هەندێک ئیجراعاتیان بەرامبەر بکرێ بۆ ئێمە چکە تا یاسەش دەستگامانەیە لە کوردستانە دەستگای ڕسمیە دیجیتال میدیای هەیە کەناڵی فەرمیە و هەتاکو ێسەش مۆڵەتی کارکردنی لە حکوومەت هەرێمی کوردستانە نیە بۆیە لە دەرەنجامی ئەوە پێیان وایە ئەگەر ئەم یاسایش دەرچێ ڕەنگە هەندێک یان بەشێکی زۆری دەستگا میدیا دیجیتالەکان وابەستە نەبن پێوەی بۆ لەبەرەوەی هەر یەکەی کاکفڵان کەسێکی گەورە بە کۆمپانیایەکی گەورە حیزبێکی سیاسی گەورە بە لە پشتێوێتی تۆ ناتوانانی هیچ ئیجراعاتێکی قانونی بەرامبەر بکەیت و ئەگەر بێت و گەورەترین تاوانیش بەرامبەر هەر کەسێک بەرامبەر هەر موەسسەسەیەک ئەنجام بدات. ڕێژەیەکی زۆری بەرتوێژان هاوڕان لەسەرەوەی کە نەبوون یاسای دیجیتال میدیا هۆکار بۆ بڵاوبوونەوەی هەواڵی ساختە و چاواشەکاری لە هەرێمی کوردستانە ئەمە بەشێکی زۆری بەرتوێژانن کە پێیان وایە ئەو فۆزایی دروست بووە ئەو بێسەروبەرەی دروست بووە ئەو بێپلانەی دروست بووە کە لە میدیای کوردیە هۆکارەکەیان گەڕانوێتەوە بۆ نەبوونی یاسای دیجیتال میدیا کە خۆشبەختانە بەشێک لە ئەتوانین بڵین وەڵام دەرەوەی گریمانەی توێژینەوەکەی ئێمەیە کە واماندا نابوو. خاڵی سێم دەرکەوتو یاسا پێکراوەکان جێی متمانە و بە هەندوەرگرتنی دامەزراوە میدیایەکان نین بۆیە پابند نین پێوەی بەشێک لە ڕۆژنامەنووسان ئەوانەی کە لە دام و دەستگا میدیایەکانە کارەکەن پیان وا بۆ یاساکار پێکراوەکان جێی متمانە نین ینی پیان وایە ئەم یاسایانە دەسەڵات بە شێوەیەک دایڕشتووە کە بتوانێت خزمەتی ئەجەنداکانی دەسەڵات بکات بۆیە ئەمانیژی تزاماتێکیان پێوە نییە و لە ڕاستیە ئەم ئەنجامە هیچ مۆبەریرێک نییە بۆی کە میدیاکار وابەستە نەبێ پێوەی چکە دوجار ئێمە ڕاستە یاسای کارپێکراومان هەیە لە کوردستانە بەڵام هەندێک جار هەیە لە زۆرێک لە دەستگاکانی میدیایمە میساقی شەرەفی میدیایمان هەیە کە پێویستە میدیاکاران وابەستە بن پێوەی و ئەگەر ئەو وابەستە بێ بەو میساقی شەرەفی میدیایە بە تاکید ئەو کاتە ئەتوانێت هۆکارێک بێ بۆ ئەوەی بە شێوەیەکی پرۆفشناڵانەتر بە شێوەیەکی بابەتیانەتر بە شێوەیە کە خزمەتی نیشتیمانی و نەتەوەکەی خۆی بکات و میساقی شەرەفی میدیایی بپارێزێ بتوانێت کاری میدیایی ئەنجام بدات. خاڵی چوارەم دەرکەوتووە زۆرەی ژمارەی پەیج و ئەکاونتە ساختاوەکان سەرچاوی سەرەکی پەشێوی میدیاین لە هەرێمی کوردستانە و کاریگەری خراپیان لەسەر ئاسایشی خێزان و کۆمەڵگا دروست کردووە. ڕۆژانە ئێمە لە کوردستانە ئەیبینین بە سەدان پەیج و بە سەدان ئەکاونتی ساختە و بۆ ئاگداریشتان ئەمەیانە من معلوماتە پێتان ێڵم بەشێکی زۆری ئەو پەیج و ئەکاونتە ساختانە هەندێک دەستگای سیخوڕی وڵاتانی دەروبەری خۆمانی لە پشتەوەیە. بۆچی؟ بۆ تێکدانی شیرازەی خێزان، بۆ تێکدانی شیرازەی کۆمەلگا، بۆ دروستکردنی تەفریقە و دووبەرەکی و ناکۆکی لە نێوان ئەم شار و ئەو شار لە نێوان ئەم گەڕک و ئەو گەڕک لە نێوان ئەم موئەسسە بۆ موئەسسە ئەمانە هەمووی دروستیان کردووە و پارەیەکی زۆر لە کۆمەڵێک میدیاکاری بێ ئیشا سەرفەکەن ئەوانەی کە سەرچاوی داهاتیان نییە خۆتان نەزانانی ئەمە تقریباً هەتا ئێستا 7 بەشی میدیامان هەیە لە هەرێمی کوردستانەوە ئەم بەشانە ساڵانان بە سەدان خوێندکاری میدیا تەخەڕوجەکەن بۆیە کاتێک ئەمانە بێ ئیشە بن
هۆکارێکە بۆی بتوان ئەو وڵاتانە یاخود ئەو دەستگا سیخوڕێ وڵاتانە ئیستثماریان بکەن بۆ خۆیان و کاریگەری لەسەر ئاسایشی نیشتیمان و خێزان وڵاتەکەمان دروستکەن. ئەوە نەبەسە ئەچمە سەر پێشنیازەکان ئەوەیە کە دوا بە دوای ئەنجامدانی ئەم توێژینەوەیە ئێمە بۆمان دەرکەوتەوە بەستەبوون بە یاساکار پێکراوەکانی میدیا لە هەرێمی کوردستانەوە لەلایەن دامەزراوە میدیایەکانەوە پێویستە بە هەند وەربگیرێت و هەر دامەزراوەیەکی میدیایی ئەگەر وابەستە نەبێ بەو یاسا و ڕێسایانەی کە لە هەرێمی کوردستانە دانراوەکە بۆ دانراوە بۆی ئیلتزامی پێوە بکەن کە ئیلتزامی پێوە نەکەن پێویستە ئیجرعاتیان بەرامبەر بکرێت. دووەم پێویستە لایەنە پەیوەندیدارەکان و پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان کە پێم وایە ئەندام پەرلەمانیشی تایە لێرە یاسای ژمارە 35 ڕۆژنامەنووسان هەموار بکەنەوە بۆ لەبەرەوەی ئەم یاسایە لە ساڵی 2010 دانراوە و ئێمە ئەو کاتە تایە بووین کە ئەم یاسایە دانراوە. ئەم یاسایە بە کاڵکی 2026 نایە لەبەرەوەی ئەو بابەتانەی کە پێویستە بۆ ئەمڕۆی میدیای کوردی بۆ میدیای دیجیتاڵی بە هیچ شێوەیەک لە یاساکەی ڕەنگی نەداوەتەوە ئەگەر ئەوەش هەموار بکرێتەوە ئەو هۆکارێکە بۆ ئەوەی ئێمە ئەتوانین یاسای دیجیتال میدیاشی تیا جێ بکەینەوە. پێشنیاز دەکەین لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری سندیکای ڕۆژنامەنووسان هەڵمەتێکی نیشتیمانی بکەن بۆ لێپێچینەوە بە دواداچوونی بۆ ئەو دیجیتال میدیا و پەنجۆ کاونتانەی کە لە ڕاستیە بکەرنادیارن خاوەن نادیارن بێخاوەنن. ئەماش دیارە لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیریەوە کە ڕستێکی میدیایان هەیە لە ڕێگەی کۆمەڵێک ئامێرەوە کە ئەوان خۆتانە زانمۆڵەتی فریکوێنسیەکانە دەنە ڕۆژنامەنووسان و دەنە ئەو دەستگایانە بە تاکیل لە ڕێگەی ئەو ڕستە میدیایەوە ئەتوانرێت کۆنتترۆلی ئەم پەنجوە کاونتانە بکرێت کە کەس نازانێ خاوەنەکانیان کێیە. خاڵی چوارەم پێشنیاز دەکەین مامۆستایانی میدیا و ڕۆژنامەنووسان هەنگاوی بە پەلە بنێن بۆ دانانی یاسایەک تایبەت بە دیجیتال میدیا لە پێناوی کەمکردنەوەی پەشێوی میدیایی لە هەرێمی کوردستانە. کۆتاشتمان کۆمەڵە ڕاستپاردەیە یەکەمین ڕاستپاردە پەرلەمانی کوردستان چونکە ئەرکی ئەو دانانی دەسەڵاتی تەشریعیە لە هەرێمی کوردستانە ئەو پەرلەمانی کوردستان ئەتوانێت هەموو لایەک پابند بکات بەو یاسایانەی کە دائێنێت و بە دواداچوون بۆ جێبەجێکردنی یاساکانیش بکات. چونکە ئێمە وا نەزانین پەرلەمانی کوردستان تەنها کاری تەشریعە بەعکسەوە پەرلەمانی کوردستان یەکێک لە مەهامە گرنگەکانی ئەوەیە کە بە دواداچوونە بۆ جێبەجێکردنی یاساکان وەک خۆی. ئەگەر وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر وەزارەتی ناوخۆیە ئەگەر میدیاکاران و وابەستە نەبن پێوەی ئەوە پێویستە پەرلەمانی کوردستان ئیجرعاتیان بەرامبەر بکات. دووەم بۆ توێژەرەوان ڕاستپاردە دەکەین کە توێژینەوەی بواری میدیا بکەن لەسەر چینە جیاوازەکانی کۆمەلگا لەبەرەوەی ئێمە دوو چین ماوەرگرتووە مامۆستایانی جامیعە ماوەرگرتووە ڕۆژنامەنووسان بەڵام ئەکرێ ئەوان کۆی کۆمەلگەی کوردی وەربگرن بۆ ئەوەی ڕای ئەوانش بزانن لەسەر ئەو پەشێوی میدیایی کە لە هەرێمی کوردستان ئایا بتوانرێت چۆن معالەجەی بکرێت. خاڵی سێەم ئەنجامدانی شیکاری توێژینەوەی تر تایبەت بە شیکاری ناوەڕۆک. ئەم توێژینەوەی ئەمە توێژینەوەیەکی ڕاپرسی بووە و ئەگەر بێت و توێژینەوەی تر بکرێت لە مەجای ناوەڕۆکی دیجیتال میدیا ناوەڕۆکی میدیا لە هەرێمی کوردستانە بە تاکید دەتوانرێت ئەنجامی زۆر باشترمان بەدەست بێت و زۆر سپاس دەستخۆشتان لە یەکەم جارێکی تر و سپاس.